دەستخۆش بۆ هاوکارمان توانە عومەر بۆ ئامادەکردنی ئەو بە دوواداچوونە بە هیوای سەلامەتی بۆ هاوڵاتیان بەگشتی و هاوڵاتیانی قەڵازێش بە تایبەتی و هەروەها کۆنتترۆلکردنی ئەو ڤایرۆسە. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنمەکە بێگومان ئەزمموی گەشەسەندن لە وڵاتە بچووکەکاندا هۆڵندا بەنمونە تەوەری یەکەمی گفتوگۆی ئەمڕۆی بەرنمەکەمانە و بەراوردکاریەک لە نێوان گەشەسەندن لە وڵاتانی بچووکی ئەوروپا و بەشەکانی دیکەی جیهان دەکەین کە لە نێویاندا بێگومان هەرێمی کوردستانی یەکێکە لەوانە. بۆ ئەم تەوەرە میوانداری بەڕێز ئەردەڵان عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامە نووسمان کردووە کە خۆی هەم بە دوواداچوونێکی لەو بارەیەوە کردووەکو خۆشی دەڵێت زوو لە ئەڵمانیاوە سەردانی هۆڵندای کردووە. بەخێر بێ کاگەردەڵا. زۆر سپاس. با یەکەم جار لەوە دەست پێ بکەین تۆ چۆن بیرت لەوە کردەوە یعنی ئەم بە دوواداچوون و نووسی نەبکەی لەسەر وڵاتێکی وەکو هۆڵندا؟ بەڵێ دووبارە زۆر سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێ. طبعا من خۆم هەر ئیطلاعمەیە بۆ وڵاتان بەگشتی حەزم لێیە بڵێن بە تایبەتی ئەزمموی وڵاتان لە بواری گەشتسەندنا لەو زیاترمە خۆم زیاتر بابەتی ئەدەبی فکریە لە بژێن بەڵام زۆر جار ئەزمموی وڵاتان پێم خۆشە بزانم چۆنە. دووەمیش ماوەیەکی زۆر خۆم لە ئەڵمانیا بووم و کاتە لە شارێ بوون شاری ئاخریان پێوە لەسەر سنووری هۆڵندا بوو. ئیتعاتەنەوە شار سنووریانە خۆ هەرخۆ حەزەکەی بزانین ئەو دیو چۆن ئەو دیو چییە؟ ئەو دیو چییە گوزەرەوەمانە. ئەیتر دوو خوشکیشم لەوێن شیرین خان و نەشمیرخان یەکێکیان لە جنوبی هۆڵندا یەکیان لە شیمالی تکاشمە باە سەری هەردوویان ڕاست. تر بەوە مەجال لەبوو کە بڵێن بڕێ وڵاتەکە ببینی هەم لە باشووریەوە بۆ باکووری. طبعا هۆڵندا ئەزممونەکەی لە دوو ناحیەوە گرنگە کە مرۆڤ سەیری بکات. یەکەمیان بە گرنگیەوە لە ڕووی سیاسیەوە کە وڵاتە یەکێکە لە وڵاتە گرنگەکانی ئەوروپا سیستەمێکی سیاسی زۆر باشی هەیە لە هەمان کاتیشا ئەزممونێکی یاوەری زۆر بەهێزی هەیە. هۆڵندا شتێک هەیە لە ئابوووریە هەر لە مێژووی ئابوووریە پێڵێن نەخۆشی هۆڵندی. ئەوە چییە ئەو نەخۆشی هۆڵندی؟ ئەو نەخۆشی بووم لە سەری حەزم کرد پرسیارکەم لە سەری بزانم ئەوە چییە؟ ئەم نەخۆشی هۆڵندیە ئەمە هۆڵندا لە سەرەتاکانی سەدەی بیستەمەوە وڵاتێک بوو پشتی بە نەوت دەبەست. هەتاو کۆمڕۆژ یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی جیهانیە کە شێلە. شێل دووەم کۆمپانیای جیهانە لە سەرەتای سەدەی بیستەمەوە دروست بووە. ئەم ڕۆژ دووەمە داهاتیە و کۆمپانیا تەنها 180 ملیار یۆرۆیە 80,000 کەس کاری تیاکە. ئەم سەرەتا هۆڵندا پشتی بەس بە نەوت دەبەست لە 900ەوە هەتا 950 چکەوە نەوتێکی زۆریان هەبوو. یەک لە جەمسەری باکوور دووش کۆمەڵێ کۆلۆنیایان هەبوو سابراتیان هەبوو. ئەندەنووسیا کە گەورەترین وڵاتی ئاسیا ینی یەکێکە لە وڵاتە گەورەکان نەوتی زۆری شتیا بوو. هەتاوەکو جەنگی دووەمی جیهان بە شێوەیەکی تەواوەتی پشتیان بە نەوت دەبەست. خەڵکەکە زۆربەر هەوڵیا بێ بە موچەخۆری حکوومەت زۆریان خۆیان نەکرد بە کەمەندان بۆی حکوومەت پارەیان بات پشتیان بە سۆسیالە بەست. ئەمە بەردەوام بوو هەتا جەنگی دووەمی جیهانی کە لە جەنگی دووەمی جیهانیە تەبعاً هۆڵندا ڕۆکۆ وڵاتانی ئەوروپا بەرستەم و زۆرکاری بڵێن ئەڵمانیاکە و داگیری کرد. دوایی لە جەنگی دووەمی جیهانیەوە ئەمریکا مارشال پلانی هێناکە هەموو ئەوروپا ئاوادانکاتەوە بەڵام لەو کاتەیە هۆڵندیەکان بیریان کردەوە کە واز لە پشتبەستن بە نەوت بەستن دەستیان کرد بە دوو بابەت دوو شت دوو کرد. یەک بازرگانی دوو کشتتوکاڵ. طبعا لە شتێکی کە هەیە کە بڵێن هۆڵندا کوجە ناویشە پێشتریش باسمان کرد وڵاتێکە کە لە ئاستی دەریاوە زۆر نزمە 1950 بوو لە فاوێک ڕوویە نزیکەی 1000 کەس گیانیان لە دەستدا. لەو کاتۆ بیریان کردەوە کە بڵێن بەندا و دروستکەن و بەنداوی گەورە گەورە ئەمە ژوای کرد کە ڕووبکەنە کشتتوکاڵ ینی لە ڕووی کشتتوکاڵیشەوە بەهێز بن. باش دوای باسی ئەوواکەین بەس من پرسیارێکمە هەیە لێرە کاک ئەردەڵان تۆ باسی ئەزممونێکت کرد لە
قۆناغێکەوە ئەچیتە قۆناغێکی تر. بەڵێ هۆڵندا لە قۆناغی پشبەستن بە تەنها سەرچاوی داهاتی کەنەوتە ئەچێتە قۆناغێکەوە کە داهاتی لە سێکتەرێکی ترە لە مەجالێکی ترە لە شوێنێکی ترە ئەوێ داهات بۆ خۆی پیاکە و ئێستا بۆ خۆی لە ناو هۆڵندایە ئەو داهاتە لەوانەیە نزیک بوو بێتەوە لە داهاتی نەوت. ینی وای لێ هات بێ کە داهاتەکە ئەوەنە زۆر بێ بە تایبەتی لە بواری کشتتوکاڵی یانی وای لێ هاتۆ کە نزیک بۆتەوەلەوە. ئەو پرەنسیپانە چییە کە هۆڵندا گرتوێتێ بەر وەکو وڵاتێک ئەو کاتە کە پەتەنها پشتی بەنەوت بەستووە دواتر توانیوێتی ئەو قۆناغە ببڕێت و قۆناغێکی تر بێنێتە پێشەوە. بەڵێ خۆی پێشەمە شتێ بڕیاری سیاسیە ینی هەموو ئابووری هەموو سیستەم ئابوووریەکان بڵێن بە بڕیارێکی سیاسی دەستیان پێ کرد. دوو ژێمە نابێت لە بیرمان بچێت سیستەمی سیاسی دەوری زۆرە بۆ گەشت سەرنی ئابووری. ینی ئێستا تۆ لە سیستەمێکی دیکتاتۆریە کە شەفافێت نییە کە شەفافێتیش نەبوو ئەم نەبوونی شەفافێتە لە دوو لاوە زەرەریە. یەکەم تۆ ئاماری دروستە بەردەست نییە ینی نازانی وەزع بەرەوکیۆ ڕۆ. دووەمیش نازانی کەس ناوێرێ بڵێ هەڵا غەڵەتم. ینی لە سیستەمی دیموکراتیە تۆ کە هەڵەیەک بێڵێ کاکەەوە هەڵەیە وەرن با ڕێگە چارەیە بدۆزینەوە بووی. ئەوانە و سیستەمی دیموکراسیان کە دامەزرانەوە سیستەمی تەوان پاشایەتی دیموکراسیە ڕێگەی یاوە کە شەفافیت هەبێ. دووش هۆڵندا لە ڕووی ئابوووریەوە ئەوە بوو کە بڵین کە وازیان لە بڵین نەوتەکەیەنا پێشەمە شتێ ڕویان کردە کشتتوکاڵ ینی وڵات ینی زیاتر سیستەمی کشتتوکاڵیان بەهێز کرد. ینی خۆ کشتتوکاڵیش پێویستی هەر بە ئەوە نییە کە بڵێن تۆ زراحەتەکەم وتەوە بەڵام میتۆدی کشتتوکاڵی بەهێزیان دروست کرد. سیستەمی ئاودێری زۆر باشیان هەیە تۆ سیستەمی ئاودێری باش نەبێ ناتوانانی بڵین کشتتوکاڵیش پەرە پێ بدەین. هۆڵندا تۆ ئەگەر بە دوواداچوونە بۆ کردبێ هۆڵندا لە ڕووی کشتتوکاڵیەوە ئێستا چەندی دەست ئەکەوێ ینی لە بودجێ ساڵانە چەندی دەست پێ لە ئێمە لە کوردستانی وێم دۆسیێشمان کرد بۆ هۆڵندا بە ناوی هۆڵندا وڵاتی بچووک و ئەزمونێکی مەزم. من لێرە حەزەکەم هەنێک داتای بۆ جناب ینی داهاتی گشتی هەموو هۆڵندا بۆ 2021 بە پێی ئەو ستاتیکانەی کە هەیە 1970 ملیار یۆرۆ بووە 1970 ملیار یۆرۆ. 2021 هەناردەی بەردەهەمی کشتتوکاڵی بەس کشتتوکاڵی 104 ملیار یۆرۆ بووە. ئەوەی گوڵ ئەچێتە چوارچێی کوشت ئەمەی با گوڵ مەسەسا هۆڵندا بڵین بە وڵاتێکدا نێکە وڵاتی گوڵە یەکەمین بڵین وڵاتە لە جیهاندا مەسەن 2021 1 ملیار و 700 ملیۆن چەپکە گوڵیان بەرهەمێناوە ینی 1 ملیار و 700 ملیۆن کاکاتە لە ساڵ 60 بەرهەمی جیهانی داهاتی بەس گوڵ فرۆشتن 6 ملیار و 200 ملیۆن یۆرۆ بوو. اینجا ئەوە هەر لەسەر گوڵ من لەم ڕۆژانەیە خۆم لە تەکسیەکە بوو لە ئەوە نییە لە کاتی ترافیک سیرەکەم یەکێکا و نێرگزی پێ بوو تم باش ئەم بە کابرای شۆفێرەکەوت باش ئەم نێرگزە بەم بزستان لەکوێوتی ئەمە یە هۆڵندایە جا تۆ ینی مەسەڵەن نێرگز بە شەرتێ لە وڵاتی خۆمان لە وڵاتی خۆمانایە کە بۆ ڕوانن بۆ ڕواندن بۆ کارکردن لەسەر ینی ئەو وڵاتانە بڵێن بیر لە ئەوە ئەکەن و لە هەموو شتێک کە بە تایبەت لە کوشتتوکاڵە کەمەسەن ئێمە وڵاتی کوشتتوکاڵی توانین پەرێبێن بەڵام دێمەوە سەر هۆڵندا تەمان ئەوان ئەمە بەشێکی بوو کوشتتوکاڵەکە. بەشی دووەمی حاڵەتێکی حەزەکەم لێرە باسیکەم کە گەلی هۆڵندی بە گشتی مێژوویەکی گەوریان لە بازرگانی هەیە. کۆمپانیایەکی تر کە زۆر بڵین لە جیانە ناوی هەیە لە مێژووی بینیشە کۆمپانیای شەرقی هندی هۆڵندی تەمان دوو کۆمپانیا هەیە شەرقی هندی هۆڵندی و شەرقی بڵێن خۆراڵاتی هندی و هۆڵندی و ئینگلیزی ئەمە لە سەدەی 16 دروست بووە لە سەدەی 16وان بیریان کردوتۆ کە بازرگانی بکەن لەگەڵ هندستان و ئاسیا. بازرگانی کەرتێکی هەرە گرنگی ئەمڕۆی سیستەمی ئەورو هۆڵندایە هەنی مینای بەندەری ڕۆتردام
گەورەترین بەندەری هەموو ئەوروپایە. یعنی ئەو بەندەرە بڵێن بەشێکی زۆری تەنانەت ئەکسپۆی هەناردەی ئەڵمانیش پشتی پێبەستێ. دوایەوە جگەل لەم بڵێن بازرگانی کشتتوکاڵی کەرتی گەشتیاریشیان زۆرە. ینی هۆڵەندا وڵاتێکە بڵێن کەرتی گەشتیاری زۆر زۆرە. ینی چونکە بە حکمی کۆمەڵێ هەم ناحی سروشتی جوانە و هەم بوونی ئارامی و ئەمانە دوای میلەتی هۆڵەنداش لە چاو میلەتانی تری ئەوروپا میلەتێکی ڕۆخۆشتر و دۆستتر ئەمانە. بنەماکانی ئەوەی کە هۆڵەندا پشتی پێبەستەوە بە پێی ئەو داتا و ئامارانی کە تۆ خستە ڕوو، ینی هەرچەندە ئەم وڵاتە وڵاتێکی بچووکە لە ڕووی مەساحەوە لە ڕووی ئەوە، بەڵام جار توانیوێتی ئەم هەنگاوە گرنگانە بنێ. بۆ نمونە ئەم وڵاتە لە زەمانێک لە کاتێک لە کاتەکانە توانیوێتی خۆڵ بکڕێ، ینی لە وڵاتانی تروە پانتایی وشکانی بۆ خۆی دروست بکە، یعنی بۆی کە زیاتر پانتایی وشکانی هەبێ. بابێنە سەر خۆمان، یعنی بەڕاستی لێرە لە هەرێمی کوردستان خۆمان پانتایەکی بەرفراوانی سروشتیمان هەیە، هەر خۆمان وایە، هەموو جۆرەکانی زەویمان هەیە لە بەردەڵان، لە زەوی کشتتوکاڵی لەوانەی کەیتر سامانی سروشتی سەر زەوی. چۆن ئێمە بتوانین ئەوان کەوایان کردووە نەشیان بووە دەستەبەریان کردو، ئێمە هەشمانە ئیسفادەمان لێ نەکردو. تاوان ئەمە دووبارەیەتەوە سەربڕیاری سیاسی. من لێرە هەر لەسەر ئەوەی وڵاتەکە کە خاکی کڕیوە، من لە ماوەی پێشوە کۆنسوڵی جناوی کۆنسوڵی هۆڵەندا مینی و خاڵێکی باس کرد سا فڕۆکەخانەی سکی پۆل هی ئەمە سەردامێکێکە لە فڕۆکەخانە گەورەکانی ئەوروپا، ئەوە پێشتر ئاو بووە، پێشتر ئاو بووە مان کردویانە بە وڵی وشکانی و هێنیان کردو. بێنەوە سەر لای خۆمان، تاوان خۆمان دیسانەوە ئێمەوە سەر بڕیاری سیاسی. ئێمە پێشەوەی ئەم نەوتە هەبێت ئێمە وڵاتێ بووین زیاتر پشتمان بە کشتتوکاڵ بەستوە، تا ڕادەیەکی زۆریش بڵین خەڵک ژیاوە پێی. جاتر ئەو ژیانە مەسان بۆ لەوانەیە بە شێوەیە وەکو ئەوروپا نەبوو بێیان ئەمە، بەڵام خەڵک زیاتر پشتی بە کشتتوکاڵ بەستووە و پێشی ژیا وڵاتەکەش وەزعێکی باشی هەبووە. من لێرە پێم خۆشە وتەیەکی ڕووناکبیری عەرەب حەسەن عەلەوی وتی من کە هاتم بۆ کوردستان هەموو باسییانەوە کردکە ئێمە ئەمانەیە وەکو دووبەی لێبین و کوردستان بکەینە دووبەی و ئەمانە. تی من پێم وتومە کاکە بە بڵێنەوەی دەسەڵاتدارانی هەرێم بۆ سەیری دووبەی مەکەن، دووبەی هیچی نییە، سەحرایەکی ڕوتە، وڵاتێکی دەوڵەمەند پشت بە کشتتوکاڵ بەستن بۆ نمونە، پشت بە گەشتیاری بەسن. ئێستا ئێمە بڵین ئەم کە واکرە لە پاش پرۆسی ئازادکردنی عێراقەوە پشتبەستن بە نەوت و پشتبەستن بە داهاتی ئەوەی کە بڵێن لە بەغاوە بۆمانێت وای کرد کە خەڵکی کە کەرتەکانی تر واز بێن، خەڵک بەگشتی هەوڵی ئەوە بە لە دایرەیەک دامەزرێت. وەکوی کە باسی کرد لە هۆڵەندا پێشتر ئەزمونیەوەیان هەبووە پشتیان بە نەوت بەستەوە، هەمووی هەوڵیەوە کە لە نەوتەکە پارەی هەبێ، خۆ یاخود خەڵک بە زۆرێک لە جۆرەکان هاتۆتە دواوە لە شتەکانی تر، هاتۆتە دواوە. دوایەوە کاکە تۆی سا بڵین هەموو چالاکیەکانی کە واز لێبێنی تۆ بێ بیری لێکی تۆ ئێستا هەر لەسەر ئەزمونێکی کاویش رووسایە، رووسیا ئەوانیش هەتاوەکو پێش ئەم گەماروی 2015 کە خسرایە سەریان زۆربەی بەرهەمە کشتتوکاڵەکانیان لە دەرەوە هێنا. لە 2007 کۆبوونەوەیەک لەگەڵ بڵین ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەگەڵ سندیکا جوتیارەکان کردی، ئەو خۆی وتیوتیە بێەوە سوپاسی خۆراوا بکەن کە حەساری خستە سەر، چونکە ئەوان وایان کرد کە ئێمە بەرووبوومی کشتتوکاڵیمان زیابێت. رووسایەکێکە لە وڵاتە پێشکەوتەکان کە لە ڕووی کشتتوکاڵیەوە بەهێزە. ئەمە واکە کە بڵێن تۆ کە هەستەکەی کە تۆ سامانێکە هەیە کە بەرووبوومێکی بڵێن کە خاکێکی بەپیتە هەیە، ئاوە هەیە، دوایەوە ئێمە مێژوویەکیشمان هەیە، لەمە ئەزمونمان هەیە، خەڵک بەگشتی جوتیاری کوردی ئەزمموی هەیە لە کشتتوکاڵکردنا، بەس ئێمە کە ئەم بڕیارە عێراقە بڵێن پشت بە نەوت بەسرێ و پشت بە
داهاتی بەغا بەسرێ ئەم کەرتانەمان هەموو لاگرەوە لە ئێستا خەڵک بە خۆی لە پاش ئەم گەماڕۆی و لە پاش ئەم ئەتوانم ناوی بنێ شکست ئەم شکستی مەسلەی دەرهێنانی نەوت و خەرشکردنی خەڵکی خۆی سربەخۆ هەوڵەیات کە بڵێن کشتتوکاڵ بکە خەڵگە هەوڵەیات بڵێن ناحەی گەشتیاری سایسا وردە وردە ئەو کەشانە بژێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا با ئەوەشمان لەبیر نەچێ بڵێن بەڵێن نەوت گرنگە سامانێکی گرنگە زۆر وڵات پێی کۆمەڵێ ئەزمون هەیە کە بڵێن پێی پێشکەوتووە دەتوانین بیکەین بە داهاتێ بۆ نەوەکانی داهاتوو یاخۆ بیکەین بیر لەوە بکەینەوە لە پلانی درێژخانە بەکاری بێنین. من حەزەکەم ئەوەش بڵێم کە لە سەردەمی پادشایەتیە ئیتە خۆی تاوان عێراق لە 1930 ئیتر داهاتی نەوتی دەزەکەوێت لە 1950 ئەو داهاتی کە نەوت هەبووە سنووقێکیاندا ناوە ناوێ ناو سندوقی عماری عێراق هەرچی داهاتی نەوت بووە خراوەتە و سنووقەوە ئیتە بەو لە ڕێگەی ئەو داهاتی نەوتەوە بڵێن ژێرخانی ئابووری ڕێگاوبان کەرتی بڵێن خانوبەرە وەنی ئیسکان لەوە دروست بووە ئەمانە بڵێن ئێمەمە پێش 70 ساڵ لەمەوە پێش ئێستا ئێمە بڵێن شتێکی وامان نییە ئێستا خۆیمە بڵێن هەرێمی کوردستان دووبارە ئێمەوە سەرەوە مەسلەی شەفافیت تۆ کە داهاتەکە نەزانین چەنە دوای ئێمە خۆشگەل لە داهاتینە و داهاتی تریشمان هەیە هەنی ئەمە گرنگە ئێمە ئێستا بەداخەوە ینی ساش کە زەڵسێتەوەڵێ کەرتی تایبەت و تایبەتکردنی کەرتەکانەمە بە زەرش کاوتەوە بۆ ئابووری کوردستانیش کاگەر دەڵام باسی شتێکی ترێ کرد بەداخەوە ئێمە چەند ساڵێکە جیرۆدەی شتێک ئەبینیانی لە کاتی بە تایبەتی لە کاتی پاییز و زستانە کە کاتێک بارانە بارێت لافاومان خنچێنێ ینی وای لێت نازانین بڵین خۆیان بارانەکە ببارێ بۆی کە وشکە ساڵیمان نەبێ یاخود بارانەکە نەبارێ بۆی کە نەخنچین لە ئەوەی کە لافاو پیابێ لە هۆڵەندا ئەم ئەزمونە تۆ باست کرد کە زمونێکی جیاوازترە حەزەکەم ئەومان بۆ باسکەی لەوێ چۆن ئەمەیان کۆنتترۆل کردووە چۆن توانیویانە مەسەەن بەنداوی زیاتر دروست بکەن لەو بوارەیە بۆی کە کۆنتترۆل بکرێت چونکە لێرەش ئاوەکە کەم نییە ئەگەر بەنداو هەبێ طبعا هۆڵەندا ئەوەنی هەموو کارەساتێک کە ڕوویە کە وڵاتێکی دیموکراسی بێت لیژنە دروستەکە بزانێ هەڵەکە لە چیە بزە 1950 وابزانام کە ئەو لافاوێکی گەورە بێت ئیتر هەموو هۆڵەندا ئابە هەموو هۆڵەندا بە ینی نزیکە 1000 کەس لە ناوەچێت ئەجا لەوە شار چیرۆکێکەیە وەرەوەی ڕبتی هەیە بێ ئێمەوە جا لەو ساڵانە بڵێن هۆڵەندا داهاتی کەم بووە داوایان لە شای ئێران کردووە کە هاوکاریان بکات شای ئێران بڵێن هاوکاریەکە ئەنێرێت نزیکەی 50 ملیۆنی ئەو کاتە بووە گەورەترین بەنداو دروستەکان لەسەر زەریای ئەتڵەسی جا تۆ سەیری مقارنەکە بکە ئێستا پاش 70 ساڵ سا خەڵکێکی زۆر ئێرانی لە هۆڵەندا بڵێن پەنابەرن و لەوێژین ینی ڕۆشی ژیان لەوێ و کاتە خراپە وەڵام ئێستا بەرەو باشێڕوە هۆڵەندا نەک مەسەلە ئەوان هەرژیانیان لە خەتەرا بووە چونکە هۆڵەندا ڕێک لەسەر زەریای ئەتڵەسیە ینی زەریای ئەتڵەسی تر یەکێکە لە زەویە گەورەکە ئەمانیش ڕێک لەسەر لە خوار زەریاکەشەوە لە ڕێگەی ئەو بەنداوانە دوو سوودی گەورەی بووە بوو یەکەم پاراستنی لە لافاوە زۆرە کە هەموو ساڵی ڕوبەڕوویانە بوو ینی سامان خۆ ڕەحمی کردو وڵاتی خۆڕندانەبووی لەسەر هینەوەین هینا هەر لافا هەمانیە بەر دووش ئەم بەنداوانە وای کرد کە بڵێن سوودی هەبێ بۆ هەم بۆ ئابووریان هەم بۆ بڵێن بەهێزکردنی کەرتی کوشتتوکاڵی و ئاودێریۆمانە ئێمە بەڕاستی کە ئاوێکی زۆر هەیە کە بارانێکە بارێت ئێمە خۆ زۆر جارسا ژینگەی گیان تێک چووە تۆ بێ بیری لێکەی تۆ مەسلەی کەم ئاویە ئەمەش خۆ زۆر وەک بڵێن شتێکی قورس نییە مەسەن دروستکردنی بەندا بڵێ ئێمە خۆمان لەوانەوێ نەتوانین بەڵام خۆکو هەموو وڵاتانی تر
تاوین کۆمپانیای ژیانی بێنیت و دروستی کەیت. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان مەسەلێگەیە مەسەلەی ئاو بۆ نمونە یەکێک لەو بەنداوە هەرە گرنگانی کە ئەمان توانی سوودی نەبین بەنداوی بێخمەیە. تەمانەم بەنداوی بێخمەیە گرنگی لە چیایە؟ یەکەمین شتی ئەوەیە کە بڵێن ئەم سەرچاوی ئەم ئاوە لە هەرێمی کوردستانە نە لە ئێران لە تورکیا، یعنی تۆ سەرچاوەکەی خۆتە. دووش ئەما بە پێی و پلانەی کە دانرابوو ئەگەر ئەو بەنداوە دروست کرێ نزیکەی 15 ملیار مەتر مکعب ئاو کۆ کاتەوە بێگومان جگەل لە 980 مێگاوات کارەبات دەرێت. تۆ بۆ بەنداوە نەک هەرێمی کوردستان هەمووی عێراقی توانین لە بێئاوی پێ ڕزگارکەی کەرتێکی زۆری کشتتوکاڵی بەهێزکەی گەشتیاری بەهێزکەی. بەڕاستی ئێمە ئەگەرمانەوێ هەرێمی کوردستان ڕزگاری بێ لەم قەیران و لەم مەسەلانە ئەبێ گرنگی بێن بە کەرتی کشتتوکاڵی، بە کەرتی ئاودێری، بە کەرتی گەشتیاری. ئەمەە پشبەندە و نەبەستین سیستەمێکی باشی شەفافمان هەبێ بۆی بتوانێت مەسەرەن سیستەمێکی باجی باشی هەبێ بەڵام سیستەمێکی باش لە خزمەتی خەڵکا بێ نەک لە خزمەتی دەستی خۆش بێ. بابەتەکە زۆر گرنگە، بابەتەکە زۆر هەڵەگرێ. بەراوردکاریەکان زۆر یعنیەوە نیە ناتوانین بەراوردکاری بکەین دەبێت بەس گرنگە ئێمە هەر بەڵامبوونەکە ئەەکەین باسی ئەزمونونەکەمان کرد بەڵام زۆرترمانێت بەڵام کاتی بەرنامەکە بەداخەوە ڕێگەمان پێ ناکاگەڕداری لەم توانی بێتمان کۆمەڵێک شت هەیە لە ڕێگەی جەنابتەوە گیان بێتمان. ئەردەڵان عەبدوڵڵا نووسەر ڕۆژنامە و زۆر سپاس دەکەین بۆی کامڕۆ لەگەڵمان ئامادە بووی. سپاس بۆی کە ئەم گفتوگوۆیەمان کردووە و داتایانەشمان خستە ڕوو. هیوادارم سەرکەوتوو بن و ئەم گفتوگوێژ بە خزمەتی بێگومان دەست خۆش بێ بەخێر بێت.